بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەش دەکرێت. سڵاتان لەبێت بینەرانی ئەزیز، ئەم کاتتان باش. پرۆگرامی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم. لەم پرۆگرامەدا گۆشەی تەندروستیمان بۆ ئامادەکردوون. تیایدا باز لەو گیرگروفتە تەندروستیانە دەکەین کە ڕۆژانە ڕووبەڕووی هەرتاکێکی کۆمەڵگە دەبێتەوە. تیایدا میوانداری پزیشک و کەسانی پسپۆڕ و شارەزا لە بواری تەندروستیدا دەکەین. بۆ پرۆگرامی ئەم جارەشمان میوانداری دکتۆر سەرخێڵ ئارازمان کردووە، پسپۆڕ لە تەندروستی گشتی. دکتۆر گیان بەخێر بێت. سپاس بۆ تۆش. ئێواری بەڕێستان و بینەرانتان باش. زۆر سپاس. پرۆگرامی ئێوارانی سلێمانی با سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی پێشکەش دەکرێت. دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان. بەرهەمەکانی دۆلفینسی تەواوی مادە خۆراکیەکانی لە خۆی گرتووە کە تۆ پێویستت بە هەر مادەیەکی خۆراکی بوو دەتوانی ڕوو لە بەرهەمەکانی دۆلفینسی بکەیت، چونکە بەڕاستی تام و چێژێکی تایبەتی هەیە. بینەرانی ئەزیز، گەڕاینەوە وڵاتان بۆ درێژەدان بە پرۆگرامەکەمان. دکتۆرگیان دووبارە بەخێر بێت. سپاس بەڕێزم. زۆر سپاس. دکتۆرگیان سەرەتا باسی هۆکار و جۆرەکانی نەخۆشە گوازراوەکانمان بۆ بکەیت. بەڵێ. پێش ئێمە باسی نەخۆشە گوازراوەکان بکەین. بێگومان مرۆڤ کاتێ پێدووترێ مرۆڤێکی تەندروست کە لە ڕووی فیزیایی و لە ڕووی مێشک و لە ڕووی دەرونی وانێ هیچ نقصانێکی نەبێ، ینی جەسەدی نقصانی نەبێت، لە ڕووی بیرکردنەوەوانە هیچ نقصانێکی نەبێ، ئەو توانای ئەکتیڤیتی و چالاکیەکانی ڕۆژانەی هەبێ. ئەمە پێدووترێ مرۆڤێکی تەندروست و کامل. هەڵبەتە مرۆڤ لە کاتی ژیان بەڕێکردنیە تووشی دووچاری کۆمەڵێک نەخۆشی ئەبێتوانێت. دوو سیستەمی نەخۆشیمانە. سیستەمێکمانەیە کە ئەم نەخۆشیانە پێوترێت نەخۆشی گوازراوە، سیستەمێکشمان پێدوترێت کە نەخۆشی نەگوازراوە. نەخۆشی نەگوازراوەکان بە کورتیە و نەخۆشیانن کە ینی لە کەسێکەوە ناگوازێتەوە بۆ کەسێکی تر. بۆ نمونە بە نمونە نەخۆشی شەکرە، مەسەڵەن زەخت، بۆ نمونە بەرزە پەستانی خوێن، با بڵێن نەخۆشیەکانی شێرپەنجە، نەخۆشیەکە مەسەرەن تایبەت بێت نەخۆشیە هۆرمۆنیەکان، ئەوانەی کە نەخۆشیەکانی دڵ، ئەمانە نەخۆشیانن کە ناگوازرێتەوانێ، بەڵام بەهۆی کاریگەریەکانی یان کاریگەری دەنوورینیان کاریگەری فیزیایی جەسەدی کەسە تایبەت بە کەسەکەوانەیە ئەم نەخۆشیە دووچاری کەسەکانە بێت، دووچار مرۆڤەکانە بێت، یاخود بۆی جیلە بۆ ماوەی، ینی بۆ نمونە مثلەن لە کاتی شێرپەنجە بەشێکی زۆری ئەو ڕیسێرچ و بەحسانی کە کراوە هەنێک ژیناتێ لە بەوان و گوازێتەوە بۆ ئۆچەکان، بەڵام ئەمە جیناتە، هەنی لە کڕۆمۆسۆمی خانەکانی و مرۆڤانەوە گوازێتەوە بۆ ئۆچەکانی دواتریان. بۆ نمونە هەر کەسێک بۆ نمونە ئەگەر یەکێک لە ئایلەکەیانە بەخۆی هۆکاری لە هۆکارەکانی شێرپەنجەی بەتایبەتی مەسەرەن شێرپەنجەی لە ئافرەتانە، شێرپەنجەی مامک لە پیاوانە، مەسەرەن شێرپەنجەی کۆڵۆمیان پۆڕستات بێت، ئەگەری هەیە مەسەرەن وەچەکان یاخود خوشکێکی برایەکی ئامۆزایەکی لەو حاڵەتانە ئەگەری ڕوودانی هەبێت و پرۆسێ دووبارە بێتوانێت. ئەمە باشەیەکی گشتی و نەخۆشانن کە نەخۆشی نەگوازران پێدوترێت. جۆرێکی ترمان هەیە نەخۆشی پێیانوترێت نەخۆشی گوازراوەکان، کەمانەش ئەوەیە کە لە مرۆڤێکەوەتوانێت بگوازێتەوە بۆ مرۆڤێکی تریان لە سەرچاوە ژینگەیەکانی چواردەورمانەوە گوازێتەوانێت بۆ مرۆڤ، یاخود لە سەرچاوی بۆ نمونە ئەو گیاندار و ڕۆکانی لە چواردەوری مرۆڤ و لە ژینگەیان ئەتوانێت بگوازێتوانێت بۆ مرۆڤ. ئەمیشان مەسەڵەن ئەو نەخۆشیان نەخۆشی ڤایرۆسەکانن، و زایدە نەخۆشەکانی کە لە ڕێگەی بەکتریاوە یان لە خۆ لە ڕێگەی کەڕۆکانەوانێ ئەگوازرێنەوانەیە بۆ مرۆڤ. ئەمەش
عادەتەن هەمویان پۆڵێن کراون ڤایرۆساتەکان پۆڵێن کراون بۆ چەند پۆڵێنێک بەکتریاکان بە هەماشیەوە کەڕۆکان بە هەماشیەوە هەنێک لەم بەکتریانە بۆ نمونە خۆی لە ناو جەستەی مرۆڤ هەیە و سوود بەخشن و هەندێکی تریشان لە کاتی زیادبوونیانە بێ بە زیان بەخشوە بێتە هۆی وەکاری نەخۆشیەکان و ئەبێتەوەی وەکاری گواستنەوەی نەخۆشی لە کەسێکی شانە بۆ کەسێکی تر یاخود لەسەر چاوەکانی بەکارهێنانەوە بۆ کەسێکی ترە گوازێتەوانە. باسی ئەوەت کرد کە نەخۆشە گواستراوەکان جۆری زۆرمانێ کەم جۆریان مەترسیدارترینە کە مرۆڤ پێویستە زیاتر خۆی بپارێزێت بۆ ئەوەی تووشی ئەو جۆرە نەخۆشیانە نەبێت. نەخۆشی بەهام بە شێوەیەکی گشتی ئەگەر چارەسەر نەکرێت و بەتەنی نەچێت وازی لێوێنێت توانی پشتگوێ بخرێت ڕەنگە بێتە هۆکاری سنجان لە دەزانیان هۆکاری مەسەلەن زەرگیانن بێکە لە ئەندامەکانی لەش بەڵام بە شێوەیەکی گشتی نەخۆشی ڤایرۆسات بە حکومی زۆرترین خێراتر بڵاوبێت وەکو بەکتریانە بەکتریا بۆ نمونە زۆربەی لە زۆربەی مەسەن سەرچاوە خۆراکیەکانەوە لە چواردەوروانە بەکتریاکانە گوازرێتەوانێ یاخود لە ڕێگەی مەسەن بەرکەوتنە ڕاستەوخۆکانەوە گوازرێتەوانێ بۆ نمونە لە سەرچاوەیەکی ئاوان یاخود لە سەرچاوی خواردنیەوە بەکتریاکانە گوازرێتەوە یاخود بەهۆی مانەوەی خواردنێکەوە یاخود بەرکەوتنێک بە جاندارێکەوەوانە یاخود بەرکەوتنێک بە جۆرە لە جۆرەکانی ڕۆکەوانی ئەم بەکتریایە توانێت بگوازێتەوانێ بۆ مرۆڤ بەڵام نەخۆشیە ڤایرۆسیەکان عادەتەن لە مرۆڤەوە گوازێتەوە مرۆڤ بەشێکیان سەرچاوەکەی لە گیاندارەوە بووە دواتر ئێستا با بڵێن گۆڕانکاری بەسەر هاتووە بە ئاسانی مەسەلەن مرۆڤ گوارێتەوە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی ترە گوازێتەوە بە ئاسانی و بە تایبەتی لە ڕێگای کۆکۆ و هەناسەدانەوە بەشێکی زۆر بە تایبەتی ئەگوازێتەوە بۆ نمونە بە نمونە ئینفلۆنزای وەرزی بە ئاسانی لە کەسێکەوە بە تایبەتی لە وەرزە ساردەکانە وەرزی زستانە لە کەسێکەوانە بە ئاسانی لە ڕێگەی دەردراوەکانی دەم و لوتەوانە بە تایبەتی کۆکۆ و پژمە و هەناسەدانەوانەیە لە کەسێکەوە گوازێتەوە بۆ کەسێکی تر وەک بۆ نمونە نەخۆشی کۆرۆنا کە بەو شێوەیە زەرەری لە هەموو دنیا لە کەسێک و گوازێتەوە خۆی سەرچاوەکەی بە پێی توێژینەوە زانستیەکانە لە سەرچاوەکەی لە سەرەتاوە لە ڕێگەی مەسەلەن شەمشەمەکوێرەوە بۆ دواتر مەسەلەن میوتیشنیان بە بڵێن گۆڕانکاری بەسەر هاتوو گواستراوەتوانێت لە مرۆڤەوە بۆ مرۆڤیانی ڤایرۆسەکە بەم شێوەیە گۆڕانکاری بەسەر ژینیاتی ڤایرۆسەکە بەسەر سترەکچەر و پێکاتی ڤایرۆسەکە هاتووە وای هاتووە لە توانێت لە مرۆڤێکەوە بگوازێتەوە بۆ مرۆڤ بە شێوەیەکی زۆر بەربڵاو کەواتە لێرەوە مەسەلەن ئەو نەخۆشیە ڤایرۆسەکان بە حکومی کە کۆنتڕۆڵیان بە ئاسانی ناکرێت و بە ئاسانی ڕێگریان لێ ناکرێت یەکێکن لە جۆر ماوڵێن مەترسیدارترین مەسەلەن جۆرەکانی نەخۆشی گوازراوەکان و هەر کۆرۆنا نییە بە تایبەتی بۆ نمونە هەوکردنی جگەرە کە بە جۆری COB و ئەم دوو جۆرەیان زۆر با بڵێن ئەگەر چارەسەر نەکرێت زۆر بەربڵاوترە بێ و هەروەها نەخۆشی ئایدز کە یەکێکە لە جۆرەکانی ئەیژ ڤایرۆسە ئەگوازرێتەوەە چەند نەخۆشیێکی مەسەلەن زیکا و ئەم بابەتانی تریش ئەمانەیە کە تازە سەریان هەڵاو لە جیانە و ئەگوازرێنەوەوانێ و مەترسیدادن کێشەی بە تایبەتی هەوکردنی جگەر و با بڵێن ئایدزەوەیە کەت لە ئێستاە مەسەلەن چارەسەرکردنیان بە کۆرۆناش بەم دوایە چارەسەرکردیان بە شێوەیەکی ئاسان نییە بەڵام کۆرۆناشتا نەگەشتۆتەوە مەسەلەن وەکو ئایدز هێشتا بۆ شێوەیە مەترسیدارتر بێ بەڵام ئایدزەوەی مەسەلەن ساڵانە لە دنیاە بە هەزارها خەڵک بەهۆی ئایدزەوانی گیان نەدەزرا وهروەها بەهۆی هەوکردنی جگەریشەوە بە هەمان شێوە کەم نەخۆشیانە بە تایبەتی لە وڵاتە زۆر پێشکەوتنەوەکانیش و زۆر دواکەوتەکانیشە زۆر بڵاوە لە وڵاتە دواکەوتەکانی هۆکاری مەسەلەن و سەرچاوانی کە ڕۆژانە خەڵک بەکارێن بۆ نمونە هەندێک لە وڵاتە مەسەڵێن ڕۆژهەڵاتیەکان با بڵێن ئەوانەی کە زۆر ئاستی ئابوووریان لاوازە بەکارهێنانەوەی مەسەن هەندێک مادەی کە وەکو بابەتی مەسەلەن موبڕین ڕیشتاشین و بەکارهێنانی دەرزی بەکارهێنانەوەی و تاتۆ و داندەرهێنان و ئەو چارەسەرانی کە بۆدان بەکارهێنرێت بەهۆی کە مەسەلەن جوان پاکش ناکرێتەوە تاقیم ناکرێت ئەبێتە هۆی کاری گواستنەوەی لە وڵاتە ئەوروپیەکانیشا بەهۆی مەسەلەن ڕێگری بەسەرەن هەنێجار لە وڵاتە پێشکەوتەکانیشا بەکارهێنان و مادەوەژبارەکان کە لە ڕێگەی دەرزیەوە بەکارەوێن یاخۆ لە ڕێگەی کردداری سێکسەوانێ
کە کەسی هەڵگرێتوانێ بگوازەوە بۆ کەسی تر یاخود لە ڕێگەی گواستنەوەی خوێنەوانەیە لە بەخشەرێکوانێ بۆ وەرگرێک ئەوانەش هۆکارن بۆی کە ئەم ڤایرۆسە بگوازێتوانێت لە کەسێکەوە بۆ کەسێکی تر و بە شێوەیەکی بەم شێوە بەربڵاو بێت و ساڵانە لە گیانە هەردوو جۆرەکەی ڤایرۆسی ئایدزیش و هاوکردنی جگەر زەرەرێکی زۆریە و ڕێژەیەکی مردنی زۆریشان هەیە لە گیانە بە بەراورد بە توشبوون بە نەخۆشیەکە. بەڵێ دکتۆر وەکو باسی شت کرد یەکێک لە هۆکارەکانی توشبوون بە نەخۆشە گوازراوەکان خۆراک و خواردنەوەکانە. چۆن پێویستە خواردن و خواردنەوەکان هەڵبگیرێت بۆی بە دوور بێت لە میکرۆب و ڤایرۆسەکان و ترسی توشبوون بە نەخۆشە گوازراوەکانی نەبێت؟ بەڵێ یەکێک ئەگەر با بڵێن سێرچێ بکەی بەناو هەموو سایدە گیانەکانە لە هەموو وڵاتانی گیانە گەورەترین ئشکالی سۆرسی خواردن و خواردنەوەکانە ئەوە بە تایبەتی ئامادەکردنی خواردنەکان ئەمە لە هەموو دنیا بە شێوەیەکی زۆر بەربڵاو هەیە و بە تایبەتی لە وڵاتانی کە ئاستی با بڵێن ئاستی تێگەشتن و ڕۆشنبیری هاوڵاتیانان تۆزە لاوازە و ئەمە بە دەریش نیە لە وڵاتە ئەوروپیەکان وڵاتە ئەوروپیەکانیش بە هەمان شێوە تووشی ئەم حاڵەتە بن بەهۆی مەسەلەن فود پۆیزنینی پێڵێن باڵێن ژەهرایی بوون بە خواردن ئەمیش بەهۆی گۆڕانکاری وەرزەوە یاخود بەدڵنیایە یاخود بەهۆی ئێمە هەندێک جار خواردنێکمانەی ئامادەکراوە بە شێوەیەکی زۆر باش ئامادەکراوە لەوانەیە ئەو کەسی کە خواردنەکەشی ئامادەکردی بێت بە شێوەیەکی تەندروست ئامادەکرێت بەڵام شێوازی خەزمکردنی خواردنەکە لەوانەیە بە شێوەیەکی تەندروست نەبێت یاخود گواستنەوەی خواردنەکە لە شوێنێکەوە یاخود ئەو سەرچاوی خواردنە شەر نێ خواردنەکە خۆی بە سەرچاوەکانی بەکارێن بۆ نمونە لە ئامادەکردنی خواردنێکی بۆ نمونە سوزان برنج و شلێ یا پراخێکا شتێکە لە کاتی گواستنەوەی یاخود یەکێک لە سەرچاوە خواردنەکانی کە بەکارێنێت لەوانەیە خراپبوون یان پیسبوون یان ژەهراییبوون تیا ڕوویابێت و بێتە هۆی ئەوەی کە ئەو کەسانی کە بەکارهێنەرن و یعنی لێ ئەخۆن بێتە هۆی ئەوەی کە تووشی هەنێ حاڵەتی نەخۆشییان کاکە نەخۆشیانە ئەشنە بابی نەخۆشیە بەکتریایەکانەوە زۆر بەی زۆر و لەم وەرزی گەرمایە بە تایبەتی ئەم حاڵەتانە زۆر دووبارە ئەبێتەوانەیە بەداخۆ بە تایبەتی لە خواردنگەکانە کە هەندێک جار خواردنەکانی کە ئەمێنێتەوانێ ڕۆژانە بۆ ڕۆژی دواتر بەکارێنە کاتی هەڵگرتنەکەیە بۆ نمونە لەوانەیە مەسەلەن خۆ دەزانی کێشی کارەبا هەیە لەوانەی کارەبا قەتعا بێت ئەم خواردنە جارێکی تر بۆ نمونە تووشی گەشەکردنی بەکتریا بێت لە ناو ئەو خواردنەیە چکە ئەو خواردنانی کە بەکارێنە پرۆتینێکی زۆری تایە بە تایبەتی چۆریەکان مەسەلەن زەیتی بەتیا بەکارێن ئەمەش بە ئاسانی بەکتریا کەڕوتیا گەشاکات بوویەوە ئەبێتە هۆی گواستنەوەی نەخۆشی بە شێوەیەکی خێرایەکێک لە نیشانە هەرە گرنگەکانی ئەو کەسانی کە تووشی هەوکردن با بڵێن توشبوون بە نەخۆشیە بەکتریاکانە بن بە سکچون و ڕشانەوە دەست پێکات دوجار مەسەلەن تای ئەبێت مەسەلەن ئازاری ناوسکی ئەبێ بەپی ئەو جۆرە بەرکەوتنی بۆ جۆرە مەسەلەن نوعی بەکتریا مەسەلەن ستافیلۆکۆکەسمانەیە ستافیلۆئۆریسیانمێ سەلمۆنێلامانەیە ئەمانە هەندێک تایپی لە تایپەکانی مەسەلەن بەکتریان کە وا ئەکەن مەسەلەن مرۆڤ تووشی نەخۆشی و تووشی توشبوون بکەن بە نەخۆشیەکان و ئێمە سەرچاوە خواردنەکانمان نیە سەرچاوی مەسەلەن ئاویشمانەیە بە تایبەتی مەسەلەن ئەو سۆرسی سەرچاو ئاویانی کە بەکارێنن منەمە ناڵم بەزم بۆی هاوڵاتین پەنابەرن بۆ ئاوی بۆ نبوونە ئاوی کانزا ئەوانی کە لە دەبەن نراوەکانە ئەویش بە هەمان شێوەگەر بە شێوەیەکی تەندروست هەڵنەگیرێ کاریگەری مەترسی زیاترێکە لە کاریگەری بەکتریاکان بۆیە ئەوانیش بە شێوەیەکی گشتی مەسەلەن ئەوان زیاتر مەترسیەکان زیاترێکە چکە مەسەلەن هەندێک جارە کۆمەڵێک ئشکالاتی کە ڕۆژانە ئێمە ئەیبینین زۆر بەشێکی زۆر مارکێتەکان مەسەلەن ئاوەکان لە بەردەم تیشکی خۆرادانرن کە بێتە هۆی کارسینۆجین و تێکەڵاوی ئاوەکە بێتەوە کاتکە مەسەلەن ئەم کەسە تووشی شێرپەنجە بێ ئاسان مەسەلەن چارەسەرکردنێکی بەکتریای ئاسانترێک لە چارەسەرکردنێکی شێرپەنجە هەم لە ڕووی کولفەوە هەم لە ڕووی پرۆسیجەری پزیشکیشەوانێ بۆیە سەرچاوە ئاویەکان بە تایبەتی ئەوانەی کە لە ماڵەکان نەخەزنەگرێت باشتر وایە مەسەلەن ماڵەکان خۆیان ساڵانە بتوانن پێش وەرزی گەرمایان لەم کاتانەیە بتوانن تەنکیەکانیان پاکەنەوانێ خەزانەکانی ئاویان پاکەنەوانێ بۆ ئەوی بە دوور بن لە هەندێک خەزانی ئاو هەیە هەندێک بەڵێن تەنکی سەربان بە تایبەتی
کۆمەڵێک پاشماوی بۆ نمونە هەندێک جار مەسەلەن باڵندەی تیا مەسەلەن مردووە یاخود بەهۆی سەربەتاڵی ئەو پتەنچیۆیان ئەو سەرچاوی ئاویەوە چەوزی خو ئەو قوڕاوکە لە ناو تێنکەکانە دروست هەبێ لە بنی تێنکەکان ئەویش هۆکارێکە بە دڵنیایە ئەو چۆزیخە ئەگەر بەکتریایش نەبێ هۆکارێکە بێت تووشی مەسەن نەخۆشەکانی بەردی گورچی لە بەردی زراو ئەو جۆرە نەخۆشیانە بکات و کاریگەری لەسەر گەدە دروست کات بۆیە پێویستە لەسەر هاوڵاتی ساڵانە گەر بۆ جارێکیش بێت تەنکیەکانی سەرماڵەکانیان پاکەنەوانێ بۆ ئەوەی بتوانن سەرچاوەیەکی تەندروستی یا خۆت خۆیان بە شێوەیەکی تەندروست خۆیان فلتەریکەن کە توانم سەرن بە ڕێگەیەکی زۆر زۆر ئاسان مثلا فلتەرە دکتۆر ئێستا بەشێکی زۆر لە ماڵان بەکارێنن خۆشحاڵانەکە هەر لە بەلوعەی سەر سنگەکە ئەتوانی ببەستێت ئاوەکەت بۆ ئەپاڵێ ئەگەر ئەوەش نەبێت یعنی ئەتوانێت خۆت کەسەکە خۆشی مەسەن هەر فلتەری بکاتەوە جارێت ینی ئەگەر ئەوەش نەتوانێت لە ڕوویدارایەوە نەمەسەر نتوانێت هەموو ماڵێک کاتوانێت بۆ نمونە جارێکترەوە ئاو کوڵێنرێتەوانێ پارچەی خاوی سپی توانن دووبارە مەسەرەن ئەو بەرسەم تاقیم کرا بێت ئەو ئاو پاڵێورێ بە شێوەیەکی تەندروست هەروها بەکار بێنرێتوانێت بۆیە سەرچاوە خواردنی و خۆراکیەکان و خواردن و خواردنەوەکان سەرچاوەیەکی گرنگن بە تایبەتی لە هاوینانە ئەبنە هۆی دروستبوونی بەشێک لە نەخۆشیەکان بە تایبەتی نەخۆشی هەندێک جار مەسەن نەخۆشی کۆلێرا کە زۆر زۆر بڵاوە بە تایبەتی لە وڵات هەر لە عێراقا لە بەشی باشووری عێراق ئەمانە ساڵانە حاڵەتی مردنی زۆر بەم نەخۆشیە تۆمارەکرێت بە تایبەتی لەو شوێنانی کە زەنگاوەکانی پێوترێت لەوانە بە حکمی ئەوەی کە سەرچاوەی ئاو خواردنەکانیان بە شێوەیەکی لە شوێکان گەرمن و بەکتریا و ڤایرۆس بە ئاسانی تیاگەشاکەن بۆیە لەو حاڵەتانە و نەخۆشی و جۆرە نەخۆشانە لێ زۆر بەربڵاوێت. دەڵێ دکتۆر بە تایبەتی لە وەرزی هاوین کە ئێمە ساڵانە ڕوبەڕووی ئەوە بینەوە تووشی بێئاویە بین ناچار هاوڵاتیان ناچار بە کڕینی ئاوا بن بەتەن کرد زۆر ڕاستە ئەمەش هۆکارێکە بێت ئەگەر ئەو ئاوا پاک نەبێت تووشی نەخۆشە گوازراوەکان ببن بە دڵنیایەوە ینی نەک ئێمە گەر هەر هۆکاری نەکەشمانە بێ ینی مەسەن ئەگەر سۆرسی ئەو ئاوەی کە بەکارێن من پێش باسم کردم هۆکارێک لە هۆکارەکان گواستنەوە و خەزنکردن ئەمارکردنی ئەو جۆرە چه خواردن بێ چه خواردنەوە بێ لەبەرەوە ئەو اینجا ئامادەکردن یعنی ئێمە یەکەم جار گواستنەوەی ئەو کەلوپەلانی کە هەیە بۆ نمونە هەندێک جار باز لەوە ئەکرێت کە لە دەرەوانەیە مثلەن هێلکە و جگەری بەست و بابەتی مریشک و ئەم بابەتانە بابەتی مەسەلەن مریشکی بەستوو لە دەرەوانە ئەهێنرێتە ناو هەرێمی کوردستانەوانە لەوانە مەسەلەن ڕۆژانە لەسەر سنوورەکان ئەمێنەوانێت تاکو باڵێن موافقەت و ڕێگە پێدانیان بۆکردن بۆ داخڵبوون ناو هەرێمی کوردستانە لەوانەیە خۆ ئەم ئۆتۆمبیلە 24 کاتژمێر ئەم دانەگیرساوانەوە 24 کاتژمێر احترامە ناڵم هەموو شۆفێرەکان بەشێک لە شۆفێرەکان لەوانەیە لە ڕوویشدانیوانێ ئەوان چکە سایەخێکی شۆفێرێکی تورکیان شۆفێرێکی ئێرانیە لەوانەیە لەبەر بژێوی ژیانی خۆی ئەو سارکەرێ کوژێنێتەوە بۆی بە مەسەنگا زۆر سرف نەکا مەسارفی زۆر نێتە سەر بۆی لەوانەیە مەسەر لەم حاڵەتانەیە تووشی ئەوە بێت کە ئەم خواردنە جۆرە لە جۆرەکان تووشی هەوکردن بیان توشبوون بێ بە بەکتریایەک بە جۆرە لە جۆرەکانی بەکتریا خودکەڕوو لە کاتی ناردنیە حەز بۆ مەسەن بازارەکان بۆ مارکێتەکان بۆ فرۆشیارەکان وەک لە کاتی کڕینیان لەلایەن ئەو کەسانی مەسەن و کڕیارانێکی کڕن لەوانێت لە ڕووی تاریخی هەڵگرتنەوانێ ماوەی بەسەرچوونەکە هیچ کێشەیەکی نەبێت و لە دوکانەکەی شایان لەو فرۆشگایەشە لەوانەیە ڕۆنەقێکی جوانێ بەڵام خۆی لەوانەیە لە ئاساسە ئەم نەخۆ ئەم مریشکیان ئەم ژگەرە بەست و یاخود ئەم هێلکەیە خودم هەر بابەتی شیرەمەنیە بەهۆی کاریگەری مەسەن گەرماوانێ جۆرە لە جۆرەکانی بەکتریاتیا گەشەی کردبێت و بێتە هۆی ئەوی زیانگەیان هەندێک جار خەڵک هەیە مەسەن لە ماڵێکە لەم ڕۆژانەیە لە شوێنە دانیشت بووین یەکێک لە برادران وتی من تووشی حاڵەتێکی سکچوون بووم بەڵام وتی من سەیرم لۆیە دوو برادری تریشم لەگەڵا بووە مەسەن ئەوان تووشی ئەو حاڵەتە نەمون لە هەمان خواردمان خواردەوە ئەمە ڕاستە
بە حکمەوەی کە بەرگری لەشی کەسەکان جیاوازن لەوانەیە بۆ نمونە من و تۆ خواردنێ بخۆین من کاریگەری لەسەر من هەبێ بەڕێستان کاریگەری لەسەر نەبێت یاخون لە ماڵێکە 4 ئەندامانی خێزان هەبێ 3 کەسیان تووشی حاڵەتەکە من تووشین یەکێکیان توش نیان بەعکسەوە لەوانەیەکێکیان توش بێت سیانەکەی تریان توش نەبێت ئەمەش بە پێی بەرگری لەشی کەسەکان ئەگۆڕێت بۆیە ئەم سەرچاوە خواردنانەی کە هەیە هەتاکو بە شێوەیەکی ینی باش و تەندروست ئامادە بکرێت باشترین سوودە هەندێک جار مەمسەن ئەمە ڕۆژانەی بینین پێ دەستخۆشیەوە نەژنەکانی قامقامێت چ ئەکتیڤێتیک چالاکیێکیانەیە ڕۆژانە ئەم حاڵەتانی کە بینین کە با ئەو بابەتانە بەداخەوە لە هەندێک لە فرۆشگاکان ئەگیرێت بەداخەوانێ ئانی یەکێک لەسەر هۆکارەکانی هەرچەنە سەلامەتی هەرچەنە پسپۆڕی تەندروستی باش و پسپۆڕی کشتتوکاڵی باش و چاودێری بازار هەبێ هەتاکو مرۆڤەکان بە شوێکی باش هەست بوو بەرپرسیارەتێ نەکەن کە ئەمە لەوانەیە کاریگەری لەسەر مان و ژیانی مرۆڤەکان بێت ئەو با بڵێن کۆنتترۆلە بە شێوەیەکی تەواوەتی نابێت لە هەموو شوێنەکە بۆیە پێویستە یەکەم جار هاوڵاتی هەست بوو بەرپرسیارەتێ بکات چونکە هەموو با بڵێن هەرێمی کوردستان بە هەر 4 شارەکەوانێ هەڵەبجە و لێر و دووهۆک و سلێمانی هەمومان 6 ملیۆن کەس بین ئەم 6 ملیۆنە بەشێکی زۆری و شارانە هەمووی خزم و کەسوکاری یەک دەرەچێت بۆیە لەوانەیە بەشە لە بەشەکانە ئەو سەرچاوە خۆراکیانە بگوازێتەوانێ بۆ ئامۆزایەکی خۆت کەسێکی نزیکی مناڵەکەی بێت من جارە لە جارەکان لە بازرگانێکم پرسی وتم تۆ ئامادەی وێشێکی بەستوبەی بە مناڵەکە و یعنی بەداخوانێ هەندێک جار من ڕاستی نەمیچاوەکەەوەمەوە هەندێک جار ئەو بابەتانی کە هەیە هەنێک جار و کەسانەی کە هەنێک بەداخەوە هەمویان ناڵم بەشێک لە فرۆشیارەکان ئامادەنین کە سوکاری خۆیان لەو بەرهەمە بەکاربێنیان لەو بەرهەمە خۆن یاخود بەکاری بێن ڕۆژانە بۆیە گرنگە ینی ویژدان وڵاتانی پێشکەوت و وجدان لە پێش هەموو شتێک ینی لە پێش هەموو بەرپرسیارەت لێرەش ئەبێ بێت بەو پێڕەوەی کە مرۆڤ لە پێشەوەی کە بیر لە داهاتی خۆی بکاتەوە بیر لە بەرپرسیارەتی ژیان و مردنی هاوڵاتیان بکاتەوە بەرامبەر بەڵێ بێگومان دکتۆر گەرمکردنەوەی خواردن و خواردنەوەکان ئەمە مانەوەی تا چەم ئەو خواردنانە لە فرێزەر و بە فرگرەکان ئەمە تا ڕادێک هۆکارە بۆ گواستنەوەی ئەم جۆرە نەخۆشیانە گەرمکردنەوەی خۆراکەکان بە شێوەیەک تەندروستە بە تایبەتی برنج کە خۆراکی سەرەکی هەموو سفری هەموو ماڵێکمانە بە چ ڕێگەیەک پێویستە گەرم بکرێتەوە بۆ ئەوەی ژەهراوی نەبێت و میکرۆب لە سەری کۆ نەبێتەوە و تا چەند ڕۆژ بمێنێتەوە بەپێی ئەو بڵێن ئەمە بابەتی زانستی کشتتوکاڵیە زیاتر بەڵام بەپی ئەو زانیارانە بۆ نمونە ئەو بابەتانەی بە تایبەتی هەندێک بابەتی ئەوی کە مەسەن زەید بەکارهێنرێت پێی زۆربەی زۆری قسەی پسپۆڕانی کشتتوکاڵی زانستی خۆراک ئەو زەیتانەی کە ئێستا بەشێکی زۆر ناڵێن هەمووی بەشێکی زۆر لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە هەیە زەیتی تا 100% زەیتی تاواتی سروشتینێن بگرە چەند مادەیەکی تری تێکەڵام بۆیە لە کاتی بەکارهێنانەوەی دووبارە ڕەنگە ژەهرایی بوون دروست ببێت ئەمە کەوتۆتۆ سەر وەکو ئاماژەم پێ کەوتۆتۆ سەر شێوازەکانی ئامادەکردنی ئەو خواردنە وە کەوتۆتۆ سەر شێوازی بەکارهێنانی ئەو جۆرانی کە مثلەن لەو خواردنەیە بە باسی برنجەکەی تۆ لەو برنجە مثلەن چ نوع برنجە بەکارێتەوە زایدەن زەیت و ڕۆنێکی بە بەکارهاتەوە ئەوەی بە شێوەیەکی گشتی هەیە جارێک لە جارەکان ئەتوانێت ئەم برنجە بەکار بهێنرێتەوەوانە بەڵام بە شێوەیەک بێکە لە پلەی گەرمی با بڵێن فرێزەرە بەست بێتی ئەو کاتە مەسەلەن نابێت ڕاستە خۆش یەکسەر گەرم کرێتەوانێ وێدا بنرێت بە یێواشی دوا پاشتر ئەنجا گەرم کرێتەوانە دووبارە بەکاربێنە بەڵام باشترین شت ئەوەیە ئەو بڕە برنجەی کە مەسەلەن بەکارهێنرێت ڕۆژانە بەڵێ بە شێوەیەک لە ژەمەکانە بەکار بێنرێت و بخورێت و بۆی بتوانێت تەندروستی ئەو خێزانە ئەو ماڵە ئەو مرۆڤە پارێزراوە بێت. بەڵێ دکتۆر کاتێکە هەر تاکێک لە تاکەکان تووشی نەخۆشە گواستراوەکان دەبێت پێویست ئەکاتی چارەسەرێکی پزیشکی بەکاربهێنێت یاخود هیچ خواردنێک هەیە بۆ ئەوی بیخوات و بیخواتەوە کە چارەسەر بێت بۆ نەمانی ئەم جۆرە نەخۆشیان. هەر جۆرە لە جۆرەکانی نەخۆشی گوازراوەکان
هاوڵاتی بەتەی مرۆڤ تووشی چیەکە یەکەم شت تووشی ئەو حاڵەتەیەکە تووشی لاوازی لە هەستی خواردنە، هەنی نەمانی هەستی خواردنی بۆکە ئەو کەسە مەسەلەن ئەتوانێت یعنی کە ڕۆژانە ژەمەکانی بەکارە هەر کاتێک لە مەسەن نەخۆشی ڤایرۆسیەکان یان بەکتریاکان ئەو کەسە نەمانی هەستی خواردنی بۆ یعنی ئەو کاتی کە کەسێک نەخۆشە بێت زەڕەت تااقەتم نێنان خۆمیان هیچی بۆ ناخوریان هیچی پێ ناخورێ. ئەمە یەکێک لەو حاڵەتانەی کە مرۆڤ تووشەوێ. یەکەم شت پێویستە مەسەلەن ئەو کەسە سەرچاوی ئاو زۆر بەکاربێنێ بۆ هەر نەخۆشیە ڤایرۆسەکانیش و بۆ نەخۆشیە بەکتریاکان بۆ تووشی دیهایدرێشن نەبێت، هەتا تووشی وشکبوونەوە نەبێت، بتوانێت چالاکیەکانی لەشی بە شێوەیەکی تەندروست ئەنجام بە. بۆیە لە کاتی خواردنەوەی ئاوە زیاتر ئۆکسجین ئەگێتە خانەکانی لەش و وا ئەکات ئەو کەسە مەسەلەن توانای برسێتی و برسێتی هەستی برسێتی بۆ بگەڕێتەوە. ئەمە یەکێکە لە هۆکارەکان. دووەم هۆکاریشی بە پێی جۆری نەخۆشیەکانە گۆڕێ. مەسەلەن نەخۆشی ڤایرۆسەکان زیاتر ئەڵێ ئەو خواردنانە بەکاربێنە کە بابەتی ڤیتامین سیەکانی زۆرتەیە، مەسەلەن شەربەتی پرتەقاڵە، لیمۆیە، سندیە، ئەو بابەتانە. نەخۆشیە بەکتریاکانیش بە پێی بۆ نمونە جۆری نەخۆشیەکە ئەمیش دووبارە ئەگۆڕێ. بەڵام مهمترین شتێت تۆ توانای خواردنی ئەو کەسە بگەڕێنی توانێت زائیدەن پێدانی ئاو بەشێکی زۆری چارەسەرکردنی ینی بەشێکی زۆری لە چارەسەرەکانمان بۆ ئەگەڕێنێتوانێت چکە هەتا مرۆڤە توانێت ینی شلەمەنیەکان زیاتر وەرگێت، هەستی لە ڕووی گەدەوانێ زیاتر هەڵەمژێت و چارەکانی زیاتر بۆ گەڕێت و زووتر هەست بە چارەسەرەکانەکات و زیاتر چارەسەرەکانیش تەسیری دەکات. بۆیە بەپێی نەوعەتەکان وە هەندێک لە زۆری نەخۆشیە ڤایرۆسەکان ئەوانەی کە لە ڕووی ڤایرۆسیەوانێ و بە تایبەتی پەتاکانیش بەڵێن بەکتریاکانیش ببوورە باشتر وایە نەخۆشەکە با بڵێن ماندوو نەبێت، واتە بە شێوەیەک پشوو با لە نەک با بڵێن هەر پاڵکە بەڵام پشوویەک وەرگێت بۆ ئەوی بتوانێت ئاسی بەرگری لەشی بەهێز کات و ئاسی بەرگری لەشی زیاد کات تا بتوانێت بەسەر نەخۆشەکە ئازاڵ بێت. دکتۆر گیان من کاتی پرۆگرامەکەم ئەوە نینەمەوە ئەمەیە کۆتا پرسیارم ئەوە بێت چارەسەرەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە ئێستادا بەکوێ گەشتووە ئەو ڤاکسینانەی کە بەکاردەهێنرێت بۆ هاوڵاتیان تا چەند سوودیان لێبینیەوە و قۆناغ و چارەسەرەکان گەشتۆ بەکوێ بە کورتی لە ماوەی 1-2 دقیقە بنێتەوە. کۆرۆنا 1-2 دقیقە تاو نەبێت، بەڵام خۆشبەختانە ئەوەی کە ئێستا هێوەی لە شاری سلێمانیا بە تایبەتی ئەوەی کە ئەبێنرێت خۆشبەختانە دۆخی کۆرۆنا ڕووی لە کەبوون کردویان ڕووی لە ئەوە کردووە نەخۆشەکە بەرەو ئاراستەیە بڕوا کە نزیکە کۆنتترۆل بێتوانێت وە بێگومان ڤاکسینێشن پێدانی وەرگرتنی ژەمەکانی ڤاکسین لە ڕووی هاوڵاتیانەوانێ وای کردووە کە بەشێکی زۆری هاوڵاتیانیش بسەرن تامەزوی وەرگرتنی ڤاکسینەکە بن هەروەها بێتە هۆی کە ڕێگیری زیاتر لە بڵاوبوونەوەی نەخۆشەکە. ئەمە خۆشبەختانە جێگەی دڵخۆشیەوە بەشێکی زۆری هاوڵاتانی لە شاری سلێمانیا تووشی نەخۆشەکە بوون چاک بوونەوە و بەرگریان بۆ نەخۆشەکە هەبووە. ئینشەڵڵا جارێکی تر تووشیان نابێتەوە و بەپی توێژی نوێ زانستیەکە جارێکی تر ئەو کەسی کە میمۆریسیەڵ واتە بۆی دروست بوو خانانەی کە زڵدی ڤایرۆسەکەیە بۆی دروست بوو جارێکی تر تا ئەم دەقەیە بەپی توێژی نوێ زانستیەکان کەسەکە تووشی نابێتەوانە. بووە ڤاکسینەکەیش هەمان کاریگەری هەیە بۆ سەر هاوڵاتی. بۆیە ئێستا دۆخی کۆرۆنا سپاس بۆخوا لە شاری سلێمانیا ئەتوانم بڵم نزیکە کۆنتترۆل بۆتەوانێت بە شێوەیەکی باش ئەگەر بە بەراورد بکەین بە ساڵی ڕابردوو بەپێی هەموو داتاکان دۆخێکی زۆر باشە، بەڵام کۆتۆتە سەر خۆپارێزی بەردەوامی هاوڵاتیانیش بەرامبەر بە نەخۆشەکە بۆ ئەوی بتوانن ڕێگری زیاتر بکەن لە نەخۆشیەکە و بۆی و کەسانێکی نەیانگرتووە تا ڤاکسینێشنیان پێگا تا ڤاکسینیان پێگا بتوانن خۆیان پارێزن تاو کاتی مەسەلەن کاتی ئەوانێک ڤاکسین بکەن و بتوانن بلوی لەو نەخۆشی دووربن و هاوڵاتی پارێزراوە لەو نەخۆشە. زۆر سپاس دکتۆر، سپاس بۆ ئامادەبوون، سپاس بۆ وەڵامدانی پرسیارەکان. بینەرانی ئەزیز بەم شێوەیەش یەکەم ئەڵقەی پرۆگرامەکەمان کە تایبەتمان کردبوو با گۆشەی تەندروستی لە ئێوارانی سلێمانی پێشکەشکردن. هیوە ئەخوازم هەموولایەکتان تەندروست و لەش ساغ بن. پرۆگرامی ئەم جارەشمان بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی پێشکەشکردن. خواتان لەگەڵ.
بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەشکرا.